حەمدی گەوهەرێکی بنەماڵەی ساحێب قڕان، شاعیری هەڵوێست و ڕەخنە و تێکۆشان. بنەماڵەی ساحێب قڕان لە ئەحمەد بەگی گەورەوە دەست پێیەکات کە هەنێک پێیان وایە یەکێک بووە لە 12 سوارەی مەریوان، سوارچاک و پیاوێکی ئازا و بەدەست و برد بووە، ڕووی کردبێتە هەر لەشکرێک شکاندوویەتی و قڕی تێخستون، بۆیە ناونراوە ساحێب قڕان. ئەحمەد بەگ 3 کوڕیە بێت بە ناوەکانی مەحموود بەگ و محەممەد بەگی قەرەجەهەنەم و ڕۆستەم بەگی غەزنەدار. کۆمەڵێک نەوەی گەورە و ناودار لەم 3 کوڕەی ئەحمەد بەگ کەوتونەوە. ساحێب قڕان لە ئەحمەد بەگی گەورەی ساحێب قڕانەوە دەست پێکات. من لە زمانی کاکسەداری عوسمان بەگەوانێ کەرتێک پرسیارم لێ کرد، وتم ئەم ساحێب قڕان لە چی هاتووە؟ ئەو وا باسی کرد کە لە کاتی خۆیان ئەحمەد بەگی گەورەی ساحێب قڕان پیاوێکی زۆر ئازا و بەجەرگ و بەتوانە بووە و لە یەکێک بووە لە 12 سواری مەریوان. لەناو 12 سواری مەریوانەکەشە هەر کەس هاجێکی بڵێن بەهێز بووە، بەرەوڕووی هەر شەڕێک ببێتەوە. ئەو زمانە شەڕ زۆر بووە، بەتایبەتی لەگەڵ فارسا و لەگەڵ تورکا و لەگەڵ ئەمانە ڕووی کردبێتە هەر شەڕێک قڕی تێخستون. ئەڵێ ئەو قڕانە لە قڕ تێکردنەوە هاتووە، لای خۆمان ئەڵێ یاخوا قڕان تێکە ئەو لەو قڕان لەوە هاتووە، نەک لە پارەوە. پارەیەکی ئێرانی هەبوو کاتی خۆی ناوی قڕان بووە، پارێکی وردی ئێرانی بووە، لەوە نهاتوە. لەو لە ئازایەتی ئەحمەد بەگی گەورەی ساحێب قڕانەوە هاتووە کە لەقەبی شعریشی ئەوە ناوی شەوقی بووە، لەقەبیشی هەیە ناوی ئەحان بووە. حەمدی لە بنەماڵەی ساحێب قڕان لەدایک بووە. ساحێب قڕان 3 شاعیری زۆر گەورەیان داوە بە میلەتی کورد: سالیمی ساحێب قڕان و کوردی هیجری لەگەڵ حەمدی. ئەمانە شاعیری گەورەن. حەمدی ژیانی خۆی کۆمپلێتی لۆ نەتەوە و لۆ کوردایەتی ئەوە کردووە، بابرێن ژیاوە بۆ کوردایەتی. پاڵپشتێکی یەکجار عەجایبی شێخ مەحموودی نەمر بووە تا ئەو ڕۆژەی لە خەتی کوردایەتی لایەن نەدابوو کە پاش شێخ مەحموودی نەمر لە خەتی کوردایەتی لایەندا حەمدی پشتی تێکردن و ئیتر وازی هێنا. تۆ لە عومری خۆی کوردایەتی کردووە، شعری نووسیوە و ئینسانێکی چەندی تەسەوڕ دەکەی ئازا و مەرد بووە. حەمدی ئینسانێکی مەرد بووە، زۆر ئازا بووە. ژیانی خۆی و سەروەتی خۆی و هەبوونی خۆی کۆمپلێتی لە ڕێژ شۆڕشەکانی شێخ مەحموودی نەمر داناوە، پاڵپشتی بووە. شاعیرانی گەورە کوردی و حەمدی و تێکۆشەر و نووسەر و ڕۆژنامەنووس ساڵح زەکی بەگی ساحێب قڕان و خانمی ناودار عادیلە خانم لەنەوەی مەحموود بەگن. سالمی شاعیریش کوڕەزای محەممەد بەگی قەرەجەهەنەمە. بێژەی ناودار شوکڕڵای بابانیش نەوەی ڕۆستەم بەگی غەزنەدارە. ئەحمەد بەگی ساحێب قڕان لەگەڵ دروستبوونی شاری سلێمانیدا لە قەلاچۆلانەوە دێتە سلێمانی. ئەم ئەحمەد بەگا لەبەر خۆشەویستی پێیان وتووە حاجیحان. حاجیحان دواتر مزگەوتێک لە گەڕەکی مەڵکەندی لە نزیک ماڵەکەی خۆی دەکاتەوە و بە ناوی خۆیەوە ناوی دەنێ، مزگەوتی حاجیحان، کە تا ئێستاش ماوە. حەمدی ناوی ئەحمەد بەگی کوڕی فەتاح بەگی کوڕی ئیبراهیم بەگی مەحموود بەگی ئەحمەد بەگی گەورەی ساحێب قڕان لە بنەماڵەی ساحێب قڕانە 5 ژنێناوە. حەمدی لە ژیانی خۆیان 5 ژنێناوە، 4 کوڕ و 3 کچی هەیە. کوڕەکان عومەر بەگ، ڕەفیق بەگ، فەریق بەگ، عوسمان بەگ. ئەوانیش دیارە وەچەیەکیان هەیە و وەچەکانیان کەوتوتوانە. حەمدی ناوی تەواوی ئەحمەد بەگی کوڕی فەتاح بەگی کوڕی ئیبراهیم بەگی کوڕی مەحموود بەگی کوڕی ئەحمەد بەگی ساحێب قڕانە. مستەفا بەگی کوردی مامی باوکی و سالمی شاعیریش
ئامۆزای باپیری بوو. حەمدی بەپێی هەندێک سەرچاوە ساڵی 1976 و هەندێکیش ساڵی 1978 لە سلێمانی لەدایک بووە. بە مناڵی لە حوجرەکان دەستی بە خوێندن کردووە. سەرەتا لای مەلا عەزیزی زەڵزەڵەیی خوێندوویەتی، پاشان لای مەلا سەعیدی خواجە ئەفەندی دەستی بە خوێندن کردووە. هەروەها لە خانەقای مەحوی ماوەیەک خوێندوویەتی. دواتر چووەتە قوتابخانەی سەرەتایی و پاشان لە قوتابخانەی ڕۆژدیە خوێندوویەتی و قوتابیەکی زیرەک بووە، بەڵام دوایی وازی لە خوێندن هێناوە. لە ساحێب قڕانە کەسایەتی زۆری تیا بووە، سالممان هەیە، کوردیمان هەیە، عادینە خانممان هەیە، ئەمانە هەمووی کەسایەتی گەورە بوون لە سەردەمی خۆیانە و ئێساش لەناو عالی ساحێب قڕانە کەسایەتی باشمان هەیە، وەکو مهندیس و دکتۆر و ئەو شتانەمان زۆرە. حەمدی پیاوێکی تێکۆشەر و کورتپەروەر و نیشتیمانی و ئاینی بووە. لە حکوومەتی شێخ مەحموود دەبێتە وەزیر و ڕۆڵی خۆی ئەگێڕێت، بەڵام دوای دەستبەرداری پۆستەکەی ئەبێت. خۆی وەزیری گومرگ بووە، پێیانڵێن نازری گومرگ. نازری گومرگ وەزانم وەکو وەزیر بووە، وەکو مدیر عام بووە، شتێکی لەو بابەتانە بووە و سەرۆکی شارەوانی بووە. 2 ساڵی سەرۆکی شارەوانی سلێمانی بۆ زۆر سەرکەوتوو بووە لە ئیشەکانە. و حەمدی هەر ئەوە نەبووە شاعیر بێت، لە ئیدارەدانە ڕەخنەگریش بووە، ڕەخنەگرێکی جوان بووە، نەک وەکو ئەم ڕەخنەگرانی ئێستا کە ڕەخناگرین بەجارێ هەموو کورد زەربی سفرەکەن، هیچ شتێک نایڵنەوە. ئەو توانوێتی بە ڕەخنەکانی حکوومەتەکەی شێخ مەحموود باشتر کات. تەنانەت دوای دێتووە بۆ کۆبنەوەکانی ئەنجومەنی شورا یا ئەنجومەنی وەزیرانی شێخ مەحموود ئەگەر حەمدی لێ نەبوایە وەستاون تا هاتووە لەسەر ئەوە شعرێکی هەیە ئەفەرمێ حەمدی خوددا ئەکەم بەسە بۆ ئیفتیخاری من، دیوانیان لە مەجلیس ئەکەن ئینتیزاری من، کە ئەوان کۆبنیان هەبووە و جوانە تا حەمدی نێدابێم کۆبنێ بکەین. یعنی ئەوە جێگای فەخریش بوو بۆ حەمدی خۆشی و بە شعریش دێتی. لەوە کە ڕەخنەی گرتووە، ڕەخنەی وەکو بە چاوێک بە دوو چاوسەری حکوومەتەکەی کردووە، بە چاوێکیان ڕەحم و بەزەوی و خۆشەویستی بووە هەم بۆ شێخ مەحموود و هەم بۆ حکوومەتەکەی، بە چاوەکەی وەکو چاودێر، وەکو چۆن دایک و فرزەنگ دایک لە مناڵەکەی گوێی ڕاشیان لیت و ڕابیان شتێک و خۆشی شێوە لە عینەن کاتەوە دەزێنە بەسەریا. حەمدی وا ڕەخنەی گرتووە، نەک وەکو ئەم ڕەخنەگرانی کە هەمووی زەربی سفر کات و هیچ نییە لەتەوە. حەمدی شاعیرێکی گەورە و ڕۆشنبیرێکی ئازبەرز بووە، هەروەها لە بواری ڕەوانبێژیدا دەستێکی باڵای هەبووە. ناوەڕۆکی شیعرەکانی دەرخەری ئەو ڕاستیان. حەمدی یەکێکە لە شاعیرە کلاسیکی هەرە دیارەکانی کورد. ئەو کاتێک کە من حەمدیم هەڵبژارد، نامێکی تری مامۆستا دکتۆر عەبدوڵڵا خدر مەولود هەبوو، ناوی ماسەرەکەی بە شێوەیەکی گشتی بوو لەسەر حەمدی. من کە دیقەتم دا هەستم کرد لە بواری وێنەی هونەریە یان وێنەی شعریە، حەمدی زۆر باڵا دەستە و بۆ خۆی کۆمەڵێک داهێنانی لەو بوارە کردووە. و لەبەر ئەوەی کە شاعرێکی زۆر وردکار بووە لە مەسەلەی دروستکردنی وێنە و لە بواری ڕەوانبێژێ، بە پێویستم زانی بابەتەکەم تایبەت بێت بە بنیاتی وێنەی هونەری لە لای حەمدی. و لەبەر ئەوەی پێش حەمدی لەسەر چەند شاعیرێکی تر کارکرا بوو، من ئەمویست کۆمەڵێک نهێنی و وردەکاری باڵادەستی حەمدی وە لەو ڕێگەیەشەوە تایبەتمەندی حەمدی لە شعری کلاسی کوردیا دەستیشان بکەم. لەبەر ئەو دوو هۆکارە من ئەو بابەتەمە باس لە چ دەکا، باس لە سەر گزشتەی حەمدی دەکا، ژیانی حەمدی. بابەتی وەکو بابەتی یەکەم پێشەچی و ئەمانە بەشی یەکەم هەڵسەنگاندنی ئەو نووسینانەی لەسەر حەمدی نووسراون. بەشی دووەم سەردەمی حەمدی و ڕنگدانەوەی لە شارەکانیدا، ڕووداوەکانی شاری سلێمانی، ڕووداوەکانی کوردستان، ڕووداوەکانی جیهان. بەشی سێم ڕۆشنبیری حەمدی، ڕۆشنبیری ئاینی، ڕۆشنبیری سۆفیگەری، ڕۆشنبیری فەلسەفی. بەشی چوارەمی ئەم ماستەرنامەیەم شێوەی شارەکانی حەمدیە، زمانی شاری، وێنەی شاری، هونەری و ڕەوانبێژی، حەمدی و ڕەوانبێژی، سەروای شارەکانی، چێشی شارەکانی، چێشەکانی کۆمپلێتی چێشی ئاڕووزی هەموم دەستنیشان کردووە. بەشی پێنجەم حەمدی ئەڵقەیەکی دیارە لە دو ئەڵخەکانی شاری کلاسیکی کوردیمان. ئیتر کۆتایی پێ هاتووە و
ماستەرنامەکە پلەی ماستەری پێوەرگرتەوە وەکو نامەیەکی چکە ئەم شاعرە دەسەڵاتێکی گەورەی هەبووە لە ڕوخساری شعرا کە بریتە لە ڕەوانبێژی حەزەکەم وەکو ئاماژەیەک بەوە بەم کە لە محازەرەیەکە دوکتۆر مارەف خەزەدار پێی وتی حەمدی و بێخود دوا دڵۆپ و دوا قەترەی شاعرانی کلاسیکن ئەو شاعرانەی کە دوای با بڵێن هاوتەمەنی ئەمان و هەنێک لە نووسەران و خەڵک و ئەمانە خوێنەران بە کلاسیکیان ئەزانن ناچنا قاڵبی کلاسیکەوە وتی حەمدی و بێخود دوایینە ئێستا بۆ نمونە حەمدی هاوتەمەنی کەمالی و هاوتەمەنی تایربەگی جاف و ئەمانەیە یان ئەو شاعرانەی تر کە دوای حەمدی لەدایک بوون بە کلاسیک نووسیویانە بەڵام ئەو ڕەئی وابوو کە ئەمانە ناچێتە قاڵبی شعری کلاسیکەوە بۆ نمونە ئێستا کەمالی شاعرێکی کلاسیکە بەڵام لای یاو بە ڕۆمانتیک لە زۆر شعرا ئەمانە ئەو حەمدی و بێخود بە دوایینی ئەوە ئەزانێت حەمدی لەگەڵ ئەوەشا هاوتەمەن و یان هاوپۆلی ئەمین زەکی بەیجی مێژوونووس بووە لەناو ئەو شاعرانەی کە هاوتەمەنی خۆین بابلین لە ساڵی 1878 کە لەدایک بووە کە هاوتەمەنی تایاربەگەکە هاوتەمەنی زێوەرەکە کەمالیەکە تەقریبەن بێخودەکە ئەمانە کە هاوتەمەنی ئەمانە کە لەناو ئەم شاعرانە حەمدی گرنگیشی ئێجگار گەورەی هەیە هەروەکو دکتۆر مارەڤەتی ئەو لەو ڕێبازی کلاسیکە لای نەیاوە ئەگەرچی قۆناغی ئەو بەرتازەکردنەوە کەوتەوە وردەوردە بەڵام لە هەمان کاتا لەسەر شێوازە کلاسیەکەی ماوەتۆ کلاسیەکە چییە؟ یەکەم ئەو بابەتی ڕامبێژیە کە جەنابەت پرسیارە کرد دووهەم زۆربەی زۆری پیتە کوردیەکان و جگە پیتە کوردیەکان و پیتانشی کە لە کوردیانە لە عەرەبی فارسیە هەیە ئەمانەی کردەوە بە سەروا واتە بە قافیە لە هەمان کاتا کێشە عەروزیەکان حەمدی پیتەکانی زۆربەی کردەوە بە قافیە لە هەمان کاتا ڕەوانبێژی بەکارهێناوە لە هەمان کاتا لەگەڵ ڕەوانبێژی و لەگەڵ قافیەکە تەفعیلەکانی عەروزیشی بەکارهێناوە بۆیە ئەو لەگەڵ بێخودا لەم لایەنەوە لە یەک ئەچن وەکو ڕوخسار بەزۆکو ناوەڕۆک هەڵبەتە جیاوازیان هەیە دووشت هەیە کە زۆر گرنگە بۆ شاعری کلاسیکی یەک باگراوندە ڕۆشنبیریەکەی حەمدی باگراوندێکی ڕۆشنبیری زۆر فراوانی هەبووە و زۆر قۆڵیش هەبووە لە بواری فەلسەفە کە دیوانەکەی خوێنیتەوە درک بەوە ئەەکەی کە شارەزایەکی باشی هەبووە لە کتێب و بڵاوکراوەکانی ئەرستۆ ئەفلاتۆن جا لە ڕێگەی فارسیەوە خوێندبێتیەوە یاخود لە ڕێگەی زمانی عەرەبیەوە ئەمەوەکو بواری فەلسەفە کتێبەکانی ئەرستۆ ئەفلاتۆن و ڕەنگی داوەتەوە لە بنیاتی وێنە شعریەکانی سوودی لەو بۆچوونانە وەرگرتووە ئەدەبیاتی فارسی شارەزایەکی زۆر قوڵی هەبووە ئەدەبیاتی عەرەبی هەر بە هەمان شێوە بەڵام فارسەکەی زۆر زاڵتر بووە لە عەرەبیەکە بە حکمی ئەوەی کە ئەدەبیاتی کلاسیکی کوردی بۆ خۆی لەژێر کاریگەری ئەدەبیاتی کلاسیکی فارسیا بووە لەباڵ ئەم سەرچاوانە حەمدی زۆر سوودی لە ئەدەبیاتی کۆنی کوردیش وەرگووە ئەدەبی فۆلکلۆرێکێک بۆ لە سەرچاوەکانی بەردەستی لەبارەی ڕەوانبێژی باڵێ طبعا لە ڕەوانبێژیە یەکێک لەو شتانەی کە هەیە بریتە لە لێکچواندن واتە شوبحاندن حەمدی شوبحاندنی زۆرە یەکێ لەو شوبحاندانە شعرێکی بەناوبانگی هەیە ئەڵێ ئەحواڵی ئەم زەمانە لە کایی مناڵەچێ دنیایەکی چپوچە لە زەرفی بەتاڵەچێ بازاڕی دارە قیمەتی ئەشیا بە جێگەیە مێشێ گەیشتە ڕووی نیگارێ لە حاڵەچێ ئەمە بۆ نەوەی تازە یا بۆ جلی تازە پێویستە بیزانن کە لە بازاڕی دنیا پلە و پایە بە شوێنی جێگەیە ینی شوێن و جێگە باڵێ لەگە پلە و پایە ئەوە یەکەگرێتەوە نەق قیمەتی شتەکە خۆی واتە ئینسانەکە خۆی
مێژ بۆ پیسە کە نیشێتە سەر ڕوومەتی کچێک لە دوورەوە لە خاڵەچێت ئەوکو معناکەی لێک چواندن لەم شعرات چییە؟ یعنی ئەحواڵی ئەم دنیاە بارودۆخی ئەم دنیاە وەکو یاری مناڵان وایە یعنی هەر ئەم دنیاە لە چی ئەچێت لە زەرفی بەتاڵەچێت باشە بازاری دارە ئەین دنیا قیمەتی ئەشیا بە جێگەیە گەر مێشە گەیشتە ڕووی نیگارە لە خاڵەچێ واتە ئەو ئەچێ کە ئامرازی یان ئەوزاری لێکچواندنە دەوری هەبووە لەوەی کە حەمدی لێرەیە ئەو شوبهاندە ئەنجام بات کە دنیای شوبهاندووە ئەم زەمانەی شوبهاندۆ بەچی بەکای مناڵ بەچی بە زەرفی بەتاڵ ئەمە پێی ئەوتێ شوبهاندن لە ئەدەبی کلاسیکە و ئەم شوبهاندنە هەم بۆ بەهێزکردنی شعرەکەیە و هەم بۆ جوانکاری شعرەکەیە حەمدی هەستم بەوەی کرد حەمدی شاعیرێکی پلەیەکی کووردە لە پلەیەکی کووردە شاعیرێکی دەوڵەمەندە شاعیرێکە خوا دروستی کردووە دایناوە بۆ شعر نووسی شعرەکانی زۆر بخۆتە بەهێز لە بابەتێکی زۆر ئیشی کردووە حەمدی شاعیرەکە وەکو گوتم پلەیەکە و 316 شعری هەیە نزیکەی لە نزیک هەفتە 68 چواری نیشێ هەیە هەموو زەر کردووە ئەم دەزانم چۆنە چۆنە بابەتەکانیشی بابەتەکانی یان ڕەنگا و ڕەنگە شاعیرێکی گەورەیە و وەکو گوتم شاعیرەکە پلەیەک بۆ شاعری کلاسیکی قۆڵبوونەوەیەک هەیە کە پێ ئەو بترێ شعر لە کلاسیکە زیاتر بواری سنعەت و جوانکاری و باڵادەستی ڕەوانبێژیە حەمدی لەم ڕۆوە زۆر دەوڵەمەند بووە هەر بۆیە ئەبینین هەم قاڵبە کلاسیکەکانی شاعرە دیارەکانی فارس و پێشخۆشی نالی و سالم و کوردی و مەحوی سوودی لێبینیوە هەمیش توانیوتی داهێنانیان لێ بکەوە هەندێک جار وەکو مامۆستا ڕەفیق خەلمی ئەڵێ کەوتووەتە سەرووی شاعیرە کلاسیکەکانی پێشخۆشی ئەجا یەکێک لەو خاڵانەی تر لە لێکچواندنە بریتە لە چی بریتە لە ڕەگەزدۆزی کە بە عەرەبی جیناسی پێوترێ لە جیناسای ئێجگار بەهێزە واتە جیناس چییە بۆ نەوەی تازە بریتە لەوەی کە تۆ دوو شەیان زیاترت هەبێت لە شعرێکە لە دێڕێکە ئەم دوو شەیە لەیەک بچن بەڵام معنایان جیاواز بێت ئەمە پێوتێت جیناسیا پێوتێ ڕەگەزدۆز بۆ نمونە سەودایی سەری زوڵفە ئەوە تەماشای کە ئەماکەم بۆی بەغڵام نەیخوێنمەوە سەودایی سەری زوڵفە بەدائیم لەسرمدا ئیمکانی نییە قەتعی خەیاڵت لەسرمدا دوو جار لە سەرمدای بەکارهێناوە جارێکیان بە معنای ئەوەی کە لە سەرمایە جارێکیان بە معنای ئەوەی کە ئەگەر سرم ببڕێ دێڕەکە ئەڵێ من خەیاڵ و شەتی زڵفەکانت لەسەرمایە ئەگەر سەریشم ببڕن ئەو خیاڵە هەر لەسەر معاملێتەوە من حەزەکەم لێرەیە لە مەوزوعی دڵاری یا لە مەوزوعی کلاسیک تا ئێستا کەس ئەو قسەی نەکردووە حەزەکەم ئەو قسەیە بکەم و تۆمار کرێ و بڵاو بکرێتەوە ئەوەیە ئەو تێگەیشتنە یان ئەو ڕێزە کە لە شعری کلاسیکە لە نالی لە مەلای جززیری لە سالم لە مەحوی لە حەمدیش کە ئێستا قسە واسی ئێمێ تا ئەوانی کەش ئەو ڕێزەی کە ئەوان و ئەو تێگەشتنی ئەوان کە بۆ ئافرەت هەیان بووە لە قۆناغی دواترا بۆ شێوازە نامێنێت و بە تایبەتی لەم سەردەمەیە یعنی ئەوەی کە پێی بوتێ وەسفی جوانی ئەوەی کە پێی بوتێ نرخدانان بۆ ئافرەت لە شعری کلاسیکیا دەست ئەکەوێت کە تۆ بتەوێ ئافرەت بناسیت باشە بەڵام لە قۆناغی تازەترا بەم شێوازە نامێنێت پەلک ئێشە بۆ شتی خراپ و ئەم جۆرەشتانە یعنی ڕەنگە خراپترین شتێک کە وتی بێتیان لە شعری کلاسیکە لەسەر ئافرەتێک برتی وێ لە دڵڕقی ئەویش داوایان لێ کردۆ کە دڵی نەرم بێت یعنی حەزەکەم مەسەڵەن خوێنەر ئەوە بزانێ ئەگەر بێوێت ڕۆژە لە ڕۆژان لە دڵی ئافرەت تێبگا هاوسەری تێبگات
باشە پێویستە بچە شعری کلاسیکی بخێتەوە بۆ ئەوەی بزانێت چۆن مامەڵە لەگەڵ ئافرەتاکات. ئەوە زۆر گرنگە کە لەوانێنەوەی ئەم تازی سەردەما یان هەتا خوێنەرەکان بە شێکی گشتی ئەمەوەکو پێویست نەزانن وازان ئەوە هەر وەسفی ڕوخسار کراوە و یان مەسن ئەمە کراوە ڕاستەوەایە بەهێزە لەولایەنەوە، بەڵام ئەوەی تایە تۆ دڵی ئەو کەسە ڕائەکێشی بۆ لای خۆت، نەکوەکو قۆناغێکی دواتر کە بەپەل بەهاوێشێ بۆ شتی ڕوو هەڵماڵاو شتی خراپ و شتی زۆر ناشرین لەسەر ئافرەت لە کاتێک ئێمە هەمومان لە دایک هاتوونەتە دنیاوە. حەمدی یەکێک لە تایبەتمەندیەکانی کە شاعرێکی کلاسیک بووە، بەشێک لە شاعرە کلاسیکەکانی کورد دەستەمووی ئەو وێنە شعریانە بوونە کە پێشتر شاعرەکانی وەکو نالی و سالم و مەحوی ئەوانە پەیڕەویان کردووە. حەمدی لە سەرەتا بەو لاسایکردنەوە دەستی پێ کردووە، بەڵام دوایی خاوەنی تایبەتمەندی خۆی هەبوو. بۆ نمونە یەکی لە وێنە شعریەکان کە لە ئەدەبیاتی ڕۆژهەڵات بەگشتیە نەک تەنها کوردیە زۆر باوە، ئەوەی ئافرەت بە مانگ کوێنراوە. ئەمە زۆر دووبارە بووەتەوە، بەڵام حەمدی هاتووە لە چەندین شوێنە ئەم وێنەیەی حەمدیانە داڕشتوێتەوە، جێپەنجەی خۆی و مۆرکی خۆی بێبەخشیوە. بۆ نمونە لە شوێنێکاڵێ دەرنەکەوتی بۆیە بەم جەژنە بە ڕۆژ و مامەوە، جەژنی من جەژنانەی تۆی بێ بە ماڵ و جانەوە. نەیوتوە تۆ لە مانگە چی، بەس ئەڵێ غێر مباشر ئەبێت تۆ لە سیاخی شارەکە بگەی کە ئەم چواندوێتی بە مانگ، بەڵام مانگی کەی؟ مانگی ڕەمەزان کە کۆتایی دەرکەوتنی مانگ ئەبێتە جەژن. ئەڵێ تۆ دەرنەکەوتی بۆیە من بە ڕۆژ و مامەوە، ئەو کاتە جەژنی منە کە تۆ دەرەکەویت. طبعاً مانگ هەموو کاتێک جوانە، بەڵام مانگ لە ڕەمەزانە هەم جوانە هەم تامەزرۆیش لا دروست ئەکا کە بە تایبەت لە 29 ئیتر ئینسان زۆر بە اشتیاقەوە سەیری ئاسمانەکە و دوای مانگەڕێ. بۆیە حەمدی نەیویستوە تەنها لایەنە جوانیەکەی و پرشنگ و با بڵێن سپێتێکەکەی پیشانە بدات، بەڵکو هاتووە لەگەڵەوە تامەزرۆیشی دەربڕیوە. پیرەمێردی نەمردە فەرمێت دڵێ حەمدی شعری وای نووسیوە بە خۆشی نازان چی وەتۆ لە عجایبی لە ئیبداع دەرێ بە خۆش نەیزانیوە ئەو ئیبداعی لەنی تێدایە. ئەوە یەک. دوو لایەنی ئاینی و لایەنی کوردایەتی فول حەمدی یەکێکە دەرێ خوا لە بۆوانەی دروست کردووە. ئەمە بە نسبەتی حەزم کرد لەسەر هینەکە ئەوە بڵێم لەسەر ئەو دوای ڕەگەزدۆزیەکە دەر لە ڕەگەزدۆزیە ئەڵێ بە مەنسوور و قەلەندەر قەت ئەبن ئەسکەندەر و دارا بەناحەق با بکەن خۆیان لە عالەمدا بەسەر دارا. معناکەی ئەڵێ ئەسکەندەری مەکدۆنی و دارای هاوخامنشری بەناحەق خۆیان بەسەرداری عالەم بزان، ئەگەر بە خۆیان بەسەرداری عالەم بزانن ناگەنە نمرە یان دەرەجەی مەنسووری حەلاج و قەلەندەران یعنی بێکەس و بێشوێن و ئەم جۆرەشتانە، چونکە ئەمانە لەسەر حەق ئەبن بەسەردار و ئەچنە سەرداری ئەدام، واتە ئەمانە ناویان ئەمێنێتەوە چونکە لەسەر حەق لەسەر شتێکە ڕاستیان وتووە ئەچنە سەرداری ئەدام ئەمانە. ئەڵێ ئەوانی تر کە پاشاکانن ئەمانە ناویان نامێنێتەوە. لێرەیە دوو دارا بەکار هاتووە، داراوە پاشا بووە، دارای کەش بە معنای ئەوەی کە سێ دارە با بڵێن بۆ معنایە بەسەر هاتووە، واتە دوو جار دارای بەکار هێناوە. ئەمە پێی ئەوترێت چی؟ پێی ئەوترێت ڕەگەزدۆزی، واتە جیناس. تەواوی باسی وردەکارێکە ناکردنەوە تەواوی هەیە و ناتەواوی هەیە و ئەمانە. خەیاڵی عەشقت نمونەیەکی کە خەیاڵی عەشقی ڕووتەوە لە سەرما بەڕووتی بۆیە نیمە باشی لە سەرما. دوو جاروشەی لە سەرمای بەکار هێناوە، جارێکیان سەری خۆی، جارێکیان بەیکێکە سەرمای بێت. ڕاستە لەوانەیە حەمدی لە هەنێ حاڵەتە سوودی لە شاعرانی پێش خۆی وەرگرتبێ لە هێنان وشە، بەڵام بە جۆری کە قسێتە ناو شارەوە، بەڵام لە هەمان کاتە تازەگەریشی کردووە. ئەوە نییە بڵێ وەڵا شعری شاعرانی پێش خۆی هەر هەمووی ئەوەی هێناوەتەوە نا. هەندێ جار لە شعرە ئەوەندە خەیاڵی قوڵ بووە تۆ ئەگەر بێت و کۆمەڵێک سەرچاوانە خوێندوە ناتوانین لە بەیتێکی حەمدی تێ بکەیت. مثلا لە شوێنێکە ئەڵێ لەسەر هێلکەی قەمەر سیمۆرغی گەردوون کردکەوێ بەڵک و هەڵێنێ بێت چوە ڕۆژێکی منەوەرتر لە ڕۆژی ڕوود. ئەمەسەر سیمۆرغێکێکە لەو باڵندانی کە لە ئەفسانە باسەکاڵێ ئەوەندە گەورەیە زەمین ناتوانێت بیگرێتە خۆی، بۆیە هەر لە ئاسمانە ئەبێ. ئەڵێ ئەگەر ئەم کەونە
بکەینە هێلکەیەک ئەم کەونە چەند گەورەیە بکەینە هێلکەیەک بخێنە شێر سیمرغ کە لە ئەفسانە ئەڵێن زۆر گەورەیە کەون نایگرێتە خۆی بخێنە ژێر سیمرغ ڕەنگە بێچووە ڕۆژێک لە دایک بێت منەوەر بێ وەک ڕۆژی ڕوت اینجا احتیمالە یانی تۆ سێگەم ئەم هەموو احتیمالەی کە دای ئەنات و ناڕاستەخ پێمانەڵێت تۆ لە وێنەت نییە یعنی جوانی تۆ دووبارە ناوێتەوە ئەم داهێنانە کە حەمدی کردوێتی بەبێ قوڵبوونەوە و ڕۆشنبیریەکی فراوان نەبووە هەر بۆیە کاتێکە ویستویەتی باسی هەر ڕووداوێک بکات نەهاتەوە بە ساکارانە دەستی پێکە تەنانەت ئەگەر بابەتەکە ئاینی بێت نیشتیمانی بێت غەزەلێک بێت یاخود ڕووداوێکی سیاسی ڕۆژگارەکەی خۆی هەبێت. فەلسەفە و ئاین پانتاییەکی گەورەی دیوانی حەمدیان داگیر کردووە کە بەناو شیعرەکانیدا شۆڕە بیتەوە ئەو ڕاستیەت بەڕوونی بۆ دەرەکەوێ. حەمدی داهێنانێکی زۆری کردووە. ئێستا ئێمەکان لە باسی ڕوخسارە باسی چیمان کرد، باسی قافێمان کرد، باسی عروسمان کرد بە سەردیار ڕێبەکوتی، باسی ڕەوانبێژیمان کرد. لە هەمان کاتە حەمدی زۆربەی زۆری ناڕۆکی شێعرەکانی بەکارهێناوە، یعنی هەل لە ئاینی، هەل لە دڵاری، هەل لە فەلسەفە، هەل لە کۆمەڵایەتی سیاسی و نیشتیمان پەروەری، یعنی شاعیرێکە زۆربەی زۆری ناوڕۆکی شێعرەکانی بەکارهێناوە. ئەمەش گرنگی خۆی هەیە چونکە زۆربەی شاعرە کلاسیکەکان لە تەسەووفە لە سوورچێکە مەسەلەن جیران خواردۆیان مەسەلەن ماونەتەوە بەگشتی، بەڵام حەمدی پەلوپۆی زیاتر لەمە هاوێشتووە. هەر بۆیە مەسەلەن کاتێک ئێمە باسی حەمدیەکەنەوە بزانین خۆی دێڕێکی هەیە کە ئاڵێ وریا بە قەڵم باسی ئەبوبەکری سدیقە ئیمانی کە دەریایەکی بێحەد و عەمیقە، واتە ئەو کە باسی ئەبوبەکری سدیق ئەکات بە قەڵەمەکەی خۆی ئەڵێ بێت تۆ وریاوی. لە هەمان کاتە ئێمەش کە باسی حەمدی ئەەکەین پێویستە وریابین بزانین چۆن باسی حەمدی ئەەکەین. لە هەموو وارەکانی ژیان شاری نووسیوە بە تایبەتی لە مەسەلەی ئاینی شاعیرێکی زۆر گەورەیە، تەرجیعبەندەکانی ئاینی هەموو ڕقمێکی بڕیوە و لە شاری نیشتیمانیشەوە لە سەروی هەمویانە لە سەروی هەموو شاعیرەکانە. حەمدی لە شعری ئاینیە وەکو شاعیرە کلاسیکەکانی تر قوڵ بۆتەوە لەم بوارەیە، چونکە هەموو شاعیرانی کلاسیک بەڕێزم هەموو شاعیرانی کلاسیک بە سیفەتی ئەوەی کە ئەمانە پەروەردەی مزگەوت حوجرە و کتێب و بابەتە ئاینیەکان بوون لە مناڵیەوە، بۆیە کاریگەری ئەمە لە مێشکیان ناماوەتەوە. یعنی کام شاعیرانەڵی کە لە دوای ئەمیش بێت بە جۆرێ لە جۆرەکان کە یاخی بۆ بێت لە هەمان کاتە بابەتی ئاینی لەبیر نەکردووە. ئەو تەئسیراتەی کە یەت بۆ ناو ئەدەبی کوردی لە سەدەی بیستەم بەگشتی و لە هەفتاکان بەدواوە کە لە ئەدەبی ڕۆژئاوایە پێشتر وان نەبووە. شاعیرەکان گرنگیان بە چیاوە با بڵێن لەژێر کاریگەری شاعیرانی ڕۆژهەڵات بوون، حافزی شیرازی شێک بۆ لەوانە، سعدی، شاعیرانی فارس، شاعیرانی عەرەب، شاعیرانی تورک. لەبەر ئەوە ئەمانش باگراوەندێکی ئاینیان هەبووە، یعنی شاعیرانی غێری کوردی باگراوەندێکی ئاینیان هەبووە. شاعیرانی کلاسیکیش لەما لەگەڵ ئەو بابەتە ئاینیا ژێرێکی هاوبەشیان بۆ دروست بووە. خۆیان لەلایەک پەروەردەی مزگەوت بوون، پەروەردەی حوجرە بوون، کتێب و بابەتە ئاینەکانیان لە مناڵیا خوێندووە، چۆ خوێندنی مناڵی مهمە. لە لایەکی کەشەوە سەرسام بوون بە شاعیرانی ڕۆژهەڵات لە بابەتی ئەدەبی فارسی بە پلەی یەکەم. لەم بێنەوبەرە کە ژێرێکی هاوبەش دروست ئەبێت، بۆیە لای حەمدی و لای شاعیرانی کلاسیک بە شێوەیەکی گشتی ئاین گرنگی تایبەتی خۆی هەیە. و وەڵڵای منەوە لێ دەزانم
ئەفکار و ئەتواری ئاینی فولە ئەمان یعنی نازانم سەتا چەندە بەڕاستی ئەمان دەتانم بڵێم تەرجیع بەندەکانی و شعرەکانی تری لە 150 زیاتر 150 زیاترە ئەوەندە کاریگەرن لایەنە ئاینەکەی باڵی بەسەر هەموو لایەنەکان داگرتووە بە شێوکی گشتی ئەو بابەتە ئاینیانەی کە سوودی بۆ ژیانی ئێستا بۆ نمونە من نمونەیەکە بۆێنمەوە کە ئەمە لە بابەتێکی ئاینی وەرگرتووە ئەڵێ لە بکو بشێکی ئامۆژگاری ئەڵێ خوددا دوو ژێی بە تۆ دا و زمانێ دوو ببێ فارسیانی دوو ببیستە یەک بڵێ سەر زمانێ مادەم ئەڵێ دوو گوێ یاوە بە تۆ وە زمانێکی یەک زمان یاوە بە تۆ تۆ بەم دوو گوێ دوو جار گوێ بگرە ئەنجا تۆ قسەیە بڵێ واتە تۆ شت فێر بە تۆ گوێ لە شت بگرە ئەنجا یعنی ئەمە لەژێر کاریگەری ئاینی ئیسلامە ئەم دێڕە هاتوۆتە بوون با بڵێ ئەم شاعیرە گەورەیە لە حیکمەت و فەلسەفەدا دەستی باڵای هەیە و ناوەڕۆکی شیعرەکانی پڕن لە نمونەی بەرز و جوان کاوا سەلمێنن حەمدی یەکێکە لە شاعیرە گەورەکانی کلاسیکی کوردی. لە شعری فەلسەفە یان با بڵێن جاری وا هەیە لە ئەدەبی کوردیە لە زمانی کوردیە بە جۆی لە جۆرەکان فەلسەفە لەگەڵ جۆرێک لە قسەی بە توێکڵا تێکەڵ ئەبێت یعنی قسێک معنایشی قۆڵی هەبێت حەمدی لەمە گرنگی بەمەیاوە ئەگەر بگەڕی لە دیوانەکەیە ئەگەر لە قەسیدێکی تەواوی شانە بێت جاری وا هەیە لە دێڕە جاری وا هەیە لە تەواوی قەسیدەکە گرنگی بەمەیە جاری وایە لە چوارینەیەکە یا لە دوو دێڕە ئێستا نمونەیەک لە بارەی فەلسەفەوە ئەڵێ بۆیە مەستیم لە هۆشیاری پێخۆشترە بێئاگاییم من پێخۆشتر لەوەی کە هۆشیار بم ئەم خەرابات یعنی وێرانە دنیاە مەیخانە کە حافظ بەکاری هێناواڵێ پێشەی تەواویکەین ئەڵێ چی حافظ ئەڵێ فاش میگویم بە کورتەکەی باسە دەچینە ناو شارە فارسەکەەوە درێژەی پێنەین ئەڵێت ئێمە لە بەهەشت بووین ئەم دنیاە کەلاوەیەک بوو ئەم دنیاە کەلاوەیەک بوو بەهۆی هەڵەیەشی ئادەمەوە خوا ئێمەی هێنایە سەر ئەم زەویەکە هێنا کە کەلاوەیەک بوو بۆ ئەوەی مرۆڤ ئاوادانی کاتەوە و حتا مردنیشی ساحب نەکات ئەمە حافظی شیرازی واڵێت لە شێعرەکەیە ئێستا ئەگەر پێویستیش بکە ئەیجۆزمەوە باشە ئەنجاڵێ ئەم خەراباسانی ئەم دنیا ئەم وێرانەیە کە هۆشیاری لە مەست سەرخۆشترە ئەڵێ ئینسانە هوشیارەکانی لە ئینسانە بێئاگاکانی سەرخۆشترە باشە ئەڵێ سەیریکە ئەڵێ سەیرە هەر کەس ڕوو ئەکاتە ئەم خەراباتەی وجود کاسەکەی هەر چەندە پڕ بێت ئەوەندە باشترە یعنی بڕوا ناکەم کەم دێر هەبێت لە دنیاە ئەوەنە بەهێز بێت هەر کەسێ ڕوو ئەکاتە ئەم دنیاە و لەم دنیا لە دایکە بێ وجود بوونی ئەبێت لە دنیاە کاسەی سەری یان ئەوەی کە پێیەتی با بڵێن چەندێک پڕ بێت یعنی چەندێک شت بزانێ هێشتا باشە یعنی بەخۆی نەڵێ مەشت ئەزانم ئەمە معنایشی گەورەی جوانی هەیە کەوا لە ئینسانەکات هەتا ئەو ڕۆژەی ئەمرێ لە فێربوون و لە تێگەیشتن لە دنیا نێتە دواوە ئەم دێڕێ حەمدی دێڕێکە حەقل لە هەموو شوێنێکات با بڵێن هەڵواسرێت دێڕێکی ئەوەنە بەهێزە طبعا حەمدی وردەکاری زۆر هەبووە لە شعرەوەکو باسم کرد و کۆمەڵی شعری هەیە کە هەستەکەی جێپەنجەی حەمدی خۆی پێوە دیارە مەسەرەن ئەو شعری کە ئەڵێ هەر ناڵەوا لە بورجی جەلال لە وەکو هیلال هەرما هەوا لە کونجی مەلال لە لان ڕچێ یەکێکە لە شعر هەرە داهێنەرەکان ئێمە هەمومان نەزانین ناڵ ئەو پارچە ئاسنەیە کە لە ژێر پێی گولە ڕێ گوێ درێژە درێت ئەوە ئەسپ و گوێ درێژ و
ئەو ئاژەڵانەی کە هاوسەنفی ئەوەن ناڵ شێوەکەی وەکو مانگ وایە ئەڵێ ڕۆژگار کارێکی کردووە چەندین خەڵک هەیە کە ئاستەکانیان وەکو ناڵە کە ئەبێ لە ژەرپی ئاژەڵی شابن نەک مرۆڤ نین بەڵام بوونەتە هیلال وەکو مانگ یەکشەوە بەرز کراونەتەوە و چەندین ماهیش هەیە مانگ هەیە چەندی ماهیش هەیە ئێستا لە کونجی مەلالە لە کونجی بێکەسی و کەساسیە کەوتووە لە ناڵەچێت ئەنی زەلاممان هەیە کە ئاستی زۆر با بڵێن بەتوانە و ڕۆشن بیر و خاوەن فکرە بەڵام ئێستاکە پشتگوێ خراوە ئەم بۆچوونە لە لای حەمدی یەکێکە لەو بۆچوونانەی کە لە دەیان شێوازی جۆرا قسەی لەسەر ئەمە کردووە ئەمە بۆ خۆشی باگراوندێکی سیاسی زۆر وازەحی هەبووە. ئەحمەد بەگی فەتاح بەگی ئەرازی حەمدی بەدەر لەوەی شاعیرێکی گەورە و لە بنەماڵەیەکی دیاری ڕۆشنبیرە بۆ خۆی پیاوێکی تێکۆشەر و کورتپەروەر بووە لەگەڵ ئەوەشدا ڕەخنەگرێکی ئازا و بوێر بووە ڕەخنەی قوڵ و ڕاشکاوانەی گرتووە کە ئەمەش سەلمێنەری هەستی نیشتیمانی و نەتەوەیی ئەو شاعیرەیە. یەکێک لەو تایبەتمەندیانەی کە لە دیوانی حەمدیە دەرکی پێەکەی ناتوانانی تێگەیشتن هەبێ بۆ شعرەکانی بەبێت تێگەیشتن لە قۆناغە سیاسی و مێژوویەکەی واتە دەبێ بزانی لە چی قۆناغێکی سیاسی و مێژووە تەنانەت لە زۆر شوێنە ناوی ئەو دەسەڵات و هێزانەی باس کردووە تەنانەت باسی هەندێک لە جوڵانەوە جیهادیەکانی ئەو سەردەمەشی کردووە کە ناویان هاتووە لە ناو مێژووی ئەو سەردەمە باسی لە ململانی ئینگلیز و عوسمانیەکان کردووە لەسەر خاکی عێراق و خاکی کوردستان لەبەرەوەی کارکتەرێکی هەم سیاسی و نیشتیمان پەروەری بووە هەم باسی لە ڕووداوە سیاسیەکان کردووە هەم خاوەنی بۆچوونی خۆیشەوە بۆ لەسەر هەڵوێستە سیاسیەکانی بۆ لە حەمدی لە هەندێک لە بۆچوونەکانیە زۆر بە زەقی هێرشەکاتە سەر ئینگلیزەکان لە هەنێ ڕووداوی مێژوویە کە ئەم چاوەڕێیەکات ئەوان زۆر پشتیوانی لە جوڵانەوەی بزوتنەوەی خوازی کوردستان و بە تایبەت حکوومەتی شێخ مەحموود نەمر بکەن و لە هەندێک شوێنیشە کاتێک کە عوسمانیەکان هەڵوێستێکی خراپیان هەبووە ڕەخنەشی لەوان گرتووە واتە ئەم وەکو کەسێکی بێلایەن توانیوێتی خاوەنی بۆچوونی سیاسی خۆی بێت ئیتر هەڵوێستەکانی شخصی خۆی ئینسانێکی ئازا بووە ئینسانێکی مرد بووە بەردەوام لەگە شێخ مەحموودی نەمر بووە ئەنجانە ئیتر لێرجیا ناکرێنەوە ناتوانین ئێمە برێن ئەوە حەمدی وەکو دین ئەوە حەمدی وەکو نەتەوەی ژیانی کۆمپلێتی دینی و نەتەوەیی بوو بەرهەمەکانی لە بەرهەمەکانی ئێمە دەزانین من خۆم من حەمدیم نەبینیوە ئەنجانە لە بەرهەمەکانی دەزانم حەمدی چی کردو چی نەکردو بە شعرەکان بۆیە ئەو ڕووداوانەی کە ڕووداوگەلێکی زۆر لە قۆناغی ژیانی حەمدیا ڕویان داوە بەو پێی کە حەمدی 1936 کۆچی دوایی کردووە و هەردوو کابینەکەی شێخ مەحموودی نەمر ئەم هەم نزیکی بووە هەم لە کابینەی دووهەمە وەکو وەزیر ڕۆڵی بینیوە ئەم ڕووداوە سیاسیانە وای کردووە ڕنگدانەوەشی هەبێت لەنەوە شعرەکانیە و بە هەڵوێستی شاعیرانەی خۆیشی وەکو کەسێکی کوردپەروەر ڕۆڵی هەبووە یعنی ئێمە زۆر جار لە ئەدەبیاتە شاعر هەیە بە شعر شۆڕژگێڕە بەڵام بە ژیانی خۆی شۆڕژگێڕ نەبووە بەڵام حەمدی هەم بە شعر شۆڕژگێڕە هەم بە ژیانیشی وەکو کەسێک کە پێشمەرگە بووە لەو ڕۆژگارە ڕۆڵی خۆی بینیوە بەڵێ زۆر بێر بۆ نەترساوە لەوەی کە ڕەخنە لە خەڵک بگرێت لە هەچ کەسێک کە شتی خراپێکی دەبێ و شێخ مەحموودیشی زۆر خۆش بیستووە جاری واشە لەویش عاجز بووە جاری واشە لەویش ڕەخنەی هەبووە ئەوانە بەڵام زیاتر خۆشەویستی ئەو بۆ شێخی نەمر بێهەوتا بووە وەکوتم حەمدی پیاوێکی بە مانای کەلیمە وشیار بووە و بە ئاگا بووە و کەسێکی ڕەخنەگری و بوێر لە هەمان کاتە بابەتیانە قسەی لەسەر بابەتەکان کردووە کە قسە لەسەر ئەو بابەتە کە وەکو جەنابەت دەبوون منە حەمدی یەکێک بوو لە هەرە نزیکەکانی شێخ مەحموودی نەمر وەکو کەسایەتی پەیوەندێکی زۆر باشی هەبووە بەڵام کاتێکە کەم و کورتی لە کابینە حکومدارەکەی شێخ مەحموودی نەمرا هەبووە حەمدی نەیتوانیەوە بێدەنگ بێت خاوەنی بۆچوونی خۆی بۆ لە ڕووی سیاسی و ئیداریشەوە قسەی خۆی کردووە بۆیە وەکو کەسایەتیەکە کە ڕێز و حرمەتێکی زۆری هەبوو وەکو سەرکردەیەکی کورتەماشایی کردووە ئەو دیدەن وای لێ نەکردووە کە بەرامبەر کەم و کورتیەکانی حکومدارەکەی
با بڵێن بێدەنگ بێت لە هەمان کاتیشە کاتێککە شێخ محمودی نەمر بریندار ئەبێت دەوترێ حەمدی خێزان و خانەوادەکەی شێخ محمود دەرەکات و دەرباسییان ئەکات یعنی ئەوەندە نزیک بۆ لی وە کاتێک شێخ محمودی نەمر دەست بەسەر بێ لە بەغدا لەو قۆناغەی کە با بڵێن حکومڕانێکی کۆتایی و دەبێتە دەست بەسەر لە بەغدا بێ یەکێک لە ڕیوایەتەکانەوەی کە حەمدی ڕۆژێک لە دیوانی شێخ محمودی نەمرە ئەبێت کۆمەڵێک شێخی عەرەب دێن سەردانی شێخەکەن شێخە عەرەبەکان کە تەوقع لەگەڵ حەمدیە ئەکەن شێخ محمودی نەمرەڵێ ئەوە حەمدی بەگە یەکێکە لە شاعرە دیارەکانی سەردەمەکەی منە کە هەتا لە حکومڕانیا بوو تەنقیدیە کردم ئەو شەڵە گەورم ئەلە جوێنی پێدامەڵە گەورم تەنقید بوو چێن نەبوو من خۆشم ئەوی ئەنی ئەم قسانە ئەوترێت کە زۆرێک لە هاوڕەکانی ئەیگەڕنەوە بەڵام کاتێک کە هەڵەیەک کرابێت تەنانەت شعری تایبەتی هەیە کە قسە لەسەر کەم و کورتیەکانی حکوومەتەکەی ئەکا بە ناوی وەزیرەکانیەوە طبعاً بە تەنزەوە بە ڕەمزەوە بە سوکایەتیشەوە باسی ئەو کەسانە ئەکە کە ڕۆڵی خراپیان هەبووە لە ئیدارەدانی حکومەکەی شێخ محمودە هەروەک چۆن ئەزانی لە ناو ئەدەبیاتە کۆمەڵێک لە شاعیرەکان لەو ڕۆژگارە بەهۆی خراپی حکومڕانیەوە وەکو پیرەمێرد خاوەنی هەڵوێستی خۆیان بوونەوە دوای فترەیەک کە شێری سوراحی سەرفرۆ دێنێ لە بۆ پیاڵەکە تێکا بووی ئەڵێت شێخ دەیبەخشێت یان مامۆستا جەمیل سایب کاتێکە لە خەوما ئەنووسێت چیرۆکەکە بۆ خۆی قسەکردنە لەسەر ئەو دۆخە خراپەی کە حکومڕانەکەت هەیە بووە لەسەر ئەو گەندەڵیانەی کە لە حکومڕانەکەت هەیە بوو حەمدی خۆی تەسلیمی نیز ناکات بە پێچوانەوە لەگەڵ ئەزانەیە مەلک محمود بە دیلی گیراوە خێرا ڕاکات کە سوگارەکەی ڕزگارەکە کە سوگارەکەی شێخ محمود ڕزگار ماڵ و مناڵ و ژن و ئەوانە ڕزگارەکە ئەیان با بۆ سیتەک لە سیتەک دوایی کە ئەگەڕێتوانێ ئینگلیز دەچنە سەر ماڵی شێخ محمودی نەمر ئەڵێ کوانە چیان نێوە مناڵەکانی ئەڵێن وەڵا حەمدی بردووی پرسیارەکەن جات و دووسیان هەبووە ئەڵێ حەمدی بردووی ئەچەن حەمدی بگرن حەمدی دەرباز دەبێت لەوەش هەڕاکا بۆ شیوەکەم خۆی گەنێتە شیوەکەڵ لای ئاغاکانی ئێوێ دۆسایەتیەکیان هەبووە هەم سالم دۆسایەتیی بۆ لەگەڵ ئاغاکانی شیوەکەڵاشکە ئەوانیش لە 12 سواری مەریوان خەڵقیان هەموو هیچێک لە عایلەی ئەوانیش لە 12 سواریم بۆ وابزانم لەوە دۆسایەتێکە بۆ ئەچێت بۆ شیوەکەڵ لەوێ ماوەی زۆر خۆی شارێت توانێت چەند ساڵێک ئەمێنێتەوە بۆ شێوەیە لەبەرەوەی نەگیرێت بۆ نمونە یەکێک لە ڕیوایەتەکان کە مامۆستا حەمەبۆر لە یاداشتەکانی باسی ئەکا ئەڵێ من گەنج بووم لە دیوانی شێخی نەمرا بووم خوێنەوار بووم ڕۆژێک شێخ پێی وتم ئەحەمەیەکێک لەو دیوان دەسووسانە بێنە کە لە ناو ڕەفەکایە هەنێ شعریم بۆ بخوێنەوە ئەڵێ کە ڕۆژمە لای ڕەفەکە سەیرم کرد وتم گەورم ئەمە دەسنووسی ئەحمەبەکی ساحێب قڕانە بیهێنم وتی بیهێنە جا حەمدی یەکێک ئەڵێ چەند شعرێکم بۆ خوێندەوە یەکێک لەو شارانی کە بۆی خوێندەوە شعرێکە غەزەلە غەزەلێکی دڵداریە کە بۆی خوێنێتەوە بەڵام حەمدی لە کۆتایی غەزەلەکە نازناوی خۆی بۆ شاعرێکی کلاسیکیە هێنێت لە نازناوەکە باسی ئەوە کاڵێ بەخۆی ئەڵێ مەڵێ مەسووبی سالم و کوردیم حەمدی کە بێ فەزلی کە ئەژدادی فەزیلەتمەند گەلێ مەحجوبی ئەولادە بەخۆی ئەڵێ حەمدی شانازی بۆ مەکە بڵێ من لە بنەماڵی سالم و کوردیم و ئەوانە زۆر ئەژدادی فەزیلەتمەند هەیە مەحجوبی ئەولادەکانی خۆیەتی کردەوەکانی ناشرینە ئەڵێ کە ئەو شارەم خوێندەوە شێخ مەحموود وتی قسەیەکی خراپی بە حەمدی بەگ کرد ئەڵێ گەورمەوە بۆ ئەڵێ قەزی منە من کوڕی شێخ کاک ئەحمەدی شێخ و شێخ معرفی نیوەدێ و لەنەوەی ئەوانم قەزی منە بەڵام بە ناوی خۆی وتوێتی من لە فیکێ خۆمتی ئەگەم جا ئەم تێگەیشتنە بۆ حەمدی هەم کەسێکی بوێرە و هەم کەسێکە خاوەن بۆ چوونی خۆی هەبووە بۆیە شێخیش کە زانیوێتی ئەو کەسێکی حەقبێژ و ڕازگۆیە تاوەکو لە ژیانە بووە ئەو پەیوەندی و کەسایەتی کۆمەڵایەتی لە بینیانە هەبووە درێژەی هەبوو حەمدی هەم سوارچاژێکی چاک بووە هەم تفەنگچێکی باش بووە و چاونەترسیش بووە بەشداری زۆربەی شەڕەکانی کردووە ئەگەر لەبیرە بێدیان کە مەحموودخانی دزڵی یەت بووە بۆ سلەیمانی بەپیر شەڕەکانی شێخ مەحمودی نەمرەوە کە یەت شێخ مەحموود حەمدیە نێرە بە پیرەوە ئەچێ بۆ ئەو شوێنی کە پێ لە قولەی مەحموودخان حەمدی ئەچێ بۆ ئەوێ لەوێ
محموخانی دەزڵێنە بە خۆی هێزەکەیەوە خۆی پێشانەکەی و ئەیبا بۆ شەڕەکەی دەوری بازیان و ناو لەو شەڕای ئینگلیزی ژشکێنن کە محموخانی دەزڵیەتوانە لەبەرەوە ئازادیەکی بێوێنەی هەبووە لە شەڕەکانیشە چاونەترز بووە. ماڵەکەی حەمدی لە نزیک مزگەوتی حاجیحان ماڵێکی گەورە و بەرچاو بووە کە تا ئێستاش ماوەتەوە. لە کاتی شەڕی دەربەندی بازیاندا ئینگلیزەکان سلێمانی داگیرەکەن ئەگر لە ماڵی حەمدی بەرەدەن تەنانەت ژمارەیەک دەستنووس و کۆمەڵێک شیعری زۆری شاعیر دەبنە خۆڵەمێش. بەڵام خۆشبەختانە و باڵەخانەیە ئەحمەد بەگی ساحێب قڕان حەمدی تا ئێستا ماوەتەوە و یەکێکە لە یادگارەیە جوانەکانی شاری سلێمانی. ئەمە ماڵی ئەحمەد حەمدی بەگی ساحێب قڕانە. ئەتر بە سەجارە خوان هاتوونەتە ناوی یەک لە دوای یەک هەتا وردە دەکەم بوونێتەوە سەبیحەخان ماوەتەوە. سەبیحەخان خێزانی میرزا ڕەحمان بوو. میرزا ڕەحمان ئیتر دوای ئەوانیش کەتر ڕۆشتن کشیکیانە بۆ ڕووناخانی ناو بوو ئەو خێزانی شێخشید بوو ماڵیان لە بەکرەجۆ. ئەنجە دوای ئەوان کرێکی تیا هات ماوەیەک ئینگلیزی تیا بوو بە کرێ ئینگلیزی تیا بوو بێجەرسۆنی تیا بوو. تر لە زمانی شە مەحمووە ئەوانیش لەم خانووا بوون دەوریان هەبوو. مەلا مستەفا کە لەم شارە بوو هەر ئەمان سەرۆکاریانە کرد. ڕۆژێک ژنێک هەبوو ئێرە ژنێک هەبوو ئێرە بەقابلەوە پێیجێکمان هەیە پێیجی هاوشاریانی سلێمانی بەقابلەوە ژنەمان کرد باسی خەڵقی مڵکەنی بوو باسی حەمدی کرد بەس ناوەکەی بیرچوو بووە ئەوی پیاوە کەڵە دەتا شۆخ و شەنگە ئازاد دەنگڕەکەتدا ئەوی دەنگی گەورە بووە تومەس بە حەمدی ئەڵێ لێم دەرێنا دوای تانشاکەم باسی حەمدیەکە مەبەستم لەوەیە لە زمانی ئەو ژنەش وازم لەمە خێرا کۆچی دوایشی کرد ئەوی بەڵای بەرز بووە نۆعەجنی تایبەتی لەبەر کردووە و زۆر کەشخە و چیوار بووە و دەنگیشی گڕ و ئازا و لێ هاتوش بووە. ئەو ژنەش لە زمانی ئەو ژنە شۆڕە خۆشم خوێنبوومە لەسەری ئەویش باسی کرد یعنی شتەکە ڕاست کردەوە کە ئینگلیزە چێت ماڵەکەی داگیرەکات هەموو شتەکانی ئەسووتێنێ هەموو کەلوپەلەکانە بن و کتێبخانەکەی ئەسووتێنێ چکە ژنە دیوانی زۆر بووە حەمدی دیوانی تری هەبووە شتیکەی زۆرە بووە هەرچی دەزنووسەکان ئەیسووتێنن ئەوە لەوەیە زۆر زەرری کردووە. ئیتر ئەو هەموو دەزنووسەش نانووسێتوانێ مەگەر بەشێکی کە میتوانین بێنووسی بێتەوە ژنە هەموو شتەکانی سوتاوە. لەگەڵ نەجمەدین مەلا زۆر جار باسیەکە ئەڵێ شعرەکانی حەمدی وەک بە ئاڵواڵایە بۆ خوێنەران شتێکی ئەلۆ بابەتاناڵێ هێن زۆری خۆشێت نەجمەدین مەلا زۆری خۆش لەگەڵ ئەوانە تێکەڵاوی هەبووە لەگەڵ پیرەمێردی شەوازانم هەر هینیان هەبووە لەگەڵ شاعیرەکانە دامە کۆڕی شعری وشتانیان هەبووە. حەمدی ماڵێن لە مەڵکەنی هەر بەرامبەر مزگەوتی حاجیحان بەرامبەر لێگەڕ ڕێیسەکەی مزگەوتی حاجیحان ئەوە ماڵی ئەو بووە. ئێستا شوێنەکە تقریبن ئەوە هەمووی ئەو منتەقەیە هەمووی هینی ئەو عایلەی ئێمە بووە هەمووی ساحێب قڕان بوو. من لەوێ لەدایک بووم کاتی خۆی ماڵی باپیرم لێ بۆ ماڵی باوکم لێ بۆ ماڵی حەمدی لێ بۆ ماڵی باقی بەگلێ و هەموو خزمەکانی ئێمە لەیان مەڵکدار بوون هەمووی عایلێمە بە زۆری مەڵکدار بوون هەمویان خەریکی نەک جوتیاری مەڵکدار بوون ئەمان بە زۆری مەڵکدار بوون فتح بەجی ئەرازی کە باشی ئەوە کە زۆربەی مەڵکی ئەم سلێمانی هینی باشی بووە. تەنانەت ئەو سەرقەبرانانە کە هینە سەدای عوسمان مەک بێ باشکردم گردی سەیوان و گردەکەی تەنیشتی و ئەوانە مڵکی باوکی حەمدی بووە بە خێریایەتی بە ئەوقاف بۆی بکرێ بە سەرقەبران ئەوانە کە بینوێتی خەڵک لێە جەنازیانتیان نشت و ئەوانە توێ ئێمە بۆ سەرقەبران باشە بەخشوێتی بە خەریکی بە زۆری خەریکی مەڵکداریتی بۆ نەک جوتیاریم نەبیستوە جوتیاری کردوێ. حەمدی لە ژیانیدا 5 جار هاوسەرگیری کردووە و خاوەنی 4 کوڕ و 4 کچ بووە کە کۆچی دواییان کردووە. حەمدی پاش دەستبەرداربوونی لە وەزارەتی حکوومەتی شێخ مەحموود دوای پێکێنانی دەوڵەتی نوێی عێراق ماوەیەک دەبێتە سەرۆک شارەوانی سلێمانی و دواتر واز لە کاروباری میری دەیەنێت و لە کۆتاییەکانی ژیانیدا سەرقاڵی مڵکەکانی خۆیە بێت. سەرنجام شەوی 12 تشرینی دووەمی 1936
بەهۆی نەخۆشی جەڵدەی دڵ ماڵاوایی لە ژیانەکات. تەرمەکەی لە گۆڕستانی گردی سەیوان لە نزیک گۆڕی هەردوو شاعیری ناودار و ئامۆزایانی باوکی سالم و کوردی ئەسپەردەی خاکی دایکەکرێت. والله حمدي أوي كمان بزعم لمالي إما لعائلي إما هرب مع محمنا وبرا مع محمد هر هم خوش يعني بيس خوش بأي شيء زور ترصوز وبوفا وأنا بو كسوكارو بو خمان هر هم أنت أما خرج لبير مدايك وان كأحمد مع محمد يتر أول هين أول شيء زور مهم باسا كان زور خوش يزبول الآن بس سكتي قلبي مردوها جلدي ضلية لجيجا بارناك منكوتو لجيجا خلاي جلدي ليا وعمري خوي كدو وفاتي كدو بلقري سيوان ناشتو أنا صفاسي كاك دوان معروف في جاكم كا من خمني أزمة نقولكي نيوكم وطازي كم كاك دوان وتي بيل سر أنشي رخراو كي أمان رخراوان خوي هات سبرشي كدو ديزاينا مو كدو بشويجي جوان تازه ما کردوت من بعد نفوتیش که آنم میجوا، یعنی لروی دین و قبر تازه کردن و باش نمی، بلام آوانم میجوا میلیتی که اما بیالینو رای گرین.